سڵاو بینەرانی خۆشەویست، ئەوڕۆ دەمانەوێت سەردانی ئاوایی لەچ بکەین. ئاوایەک لە 22 کیلومتری باکووری شاری مەهاباد بەشی ناوەندی و دەهێستانی موکریانی ڕۆژهەڵات و لە ناوچەی شارێران هەڵکەوتووە. ئاوایەکانی سربەم ئاواییە لە باشوورەوە ئاوایی حاجیاوە و قەرەخانە، لە باکوورەوە ئاوایەکانی چێچاوە و قەرەداغ، لە ڕۆژهەڵاتەوە ئاوایەکانی جۆگتەپە، ترشەکان و حاجی خۆش و هەروەها لە ڕۆژاواوە ئاوایەکانی دارەلەک و قزیاوە. هەمامی مێژووی لەج و تەپکی سێگردان و تەپکی قالەڕەش سێ ئاستەواری مێژوویی ئەو ئاوایەن. جاسا لەگەڵمان بن دەچینە ناو ئاوایەکە و زیاتر لەگەڵ خەڵک دەدوین. لە ئاوایی لەز لە خزمەت شۆڕای بەڕێزی و ئاوایی دام داوان لێ دەکەم زیاتر خۆیان بەیەوە بینەرانی خۆشەویست بناسن و بفەرمونون چەند ساڵە ئەندامی شۆڕایەوە ئاواییەن. بەنێوی خوددا ئەمن عەلی ڕزا ڕەسوولپوور ڕئیس شورای ئاوایی لەج لە خدمەتاندام شورای دەورەی چوارمم ئەوەڵین دەورەم بووە کە ئەرکی خدمەت بە خەڵکیم لە سەرشانی بووە ئەو ماوەی ئەو 4 ساڵی ڕابردوودا لە خدمەت خەڵکی ئاواییدا بووم. سەرکەوتو بن ئینشەڵا. ئاغای ڕەسوولپوور دەکرێت ئەرک و وەزیفەکانی شۆڕای ئاواییمان بۆشی بکەیەوە؟ ئەرک و وەزیفەی شورای زۆرن، ناتوانین تەک نێویان بەرین، بەڵام کارهای عمرانی، خەدەماتی، فەرهەنگی، ڕەوابەتی بینی ئیدارات، ینی هەر ئیدارەیەک کە هەیە لە شارستاندا شورا وەزیفەیەتی بۆ پێگیری کارەکانی خەڵکی ئاوایی سەردانی و ئیدارانە بکە و جوابی مشکلاتی خەڵکی بداتەوە. لە کار و پیشەکەتان لە خزمەت بە خەڵکی ئاوایی ڕازین؟ دەبێت خەڵک لێمان ڕازی بێ. ئەمن کە زۆرم پێخۆشە کە لە خدمەت خەڵکیدا بووم، هیوادارم کە خەڵکیش لە ماوەی 4 ساڵیدا لێمان ڕازی بوو بن. هیوادارم هەر دڵە شاوێکی هەیان بوو بێ بە گەورەی خۆیان بمان بەخشن چون بەرەو کۆتایە و وردە بەرەو هەڵبژاردننی خولی پێنجەمە. زۆر ئەمن هەر لە منداڵیمەوە پێم خۆش بوو خدمەت بە خەڵک و وڵاتەکەم بکەم. هیوادارم کە خەڵک لێمان ڕازی بوو بن ئینشەڵا. لە خزمەت دەهیاری بەڕێزی ئاوایی لەجداین داوا دەکەم زیاتر خۆی بەیەوە بینەرانی بەڕێز بناسێنێ. کاکەجان فەرموو. بسم الله الرحمن الرحیم. ئەرز سڵاو و ماندوو نەبوون بەخیاتر بێ خزمەت ئێوە هەمکارانی بەڕێزتان. من عەلی ڕەسوولپوور دەهیاری ئاوایی لەج. ئاغای ڕەسوولپوور باسی ئاوایی لەجمان بۆ بکەن، چەند بنەماڵەیە، چەند کەسەی حەشیمەتەیە؟ ئەرز بە خزمەتە تبقی سەرشماری ساڵی 1390 ئەمە 1368 نەفەرمان جەمعیەت هەیە. ئەگە بە بوعدی خانەوار حیسابی بکەین تقریبان تا 300 خانەوارێک دەتوانین لەسەری حیساب بکەین. 300 خانەوارمان جەمعیەت هەیە. ئاغای ڕەسوولپوور لەو 1000 و چەند کەسەی کە فەرمووتان چەندی خوێندەوارە یاخود دەرسی تەواو کردو و بە هەر حاڵ سەوادی هەیە لە ئاوایدا؟ ئەکسەریەت سەوادیان هەیە، ئەکسەریەت دووری تعدادێکیشن ماونەوە شاید 10% نازام دقیق ئامارەکەم نییە. تعدادێکن لە ساڵ پیرەکان شاید سەوادیان نەبێ، خانمەکان دایکەکان سەوادیان نەبێ، شاید تعدادێکیشەنە دەچنە نێزەتی سەواد ئامۆزی
تعدادێکی زۆر کەمان ماوە الحەمدولillah ئەکسەرن باسەوادن بەعضێکیشتەنە کوڕەکان ئەکسەرن تەحسیلاتی دانیشگایان هەیە سەواددارمان هەنە بەڵە زۆرن. تەنیا قوتابخانەی سەرەتایی لێیە یا ناوەندی و دواناوەندیشی لێیە؟ الحەمدولillah نزیک 3 مەدرسەمان هەیە. مەدرسەی ئیبتدایی ڕاهنماییمان هەیە، یەکیشان کە بە دەلیلی کەمبوود بە حەدی نساب نەماتوانێت فعلەن استفادە لێ بکەین، وەلی قەدیم چون دانیژ ئامۆزەمان زۆر بوو لەویشمان استفادە دەکرد، وەلی ئەلعان متەسفانە چون دانیژ ئامۆزەمان کەمە لە تەرەف ئامۆژ پەرورشیەوە پێگیریمان کردووە کتویانە چون دانیژ ئامۆز کەمە ئەمە ناتوانین معەلیمە بدەینە دەنا ئەویش دەتوانین استفادەی لێ بکەین، ئامادەیە مەرەمەت کراوەتەوە باسازی کراوەتەوە بۆ استفادە دەبێت. ئایا کێشەیەکی تایبەت هەیە بۆ مەسەن مناڵەکان یا بە تایبەت بۆ کچەکان بۆ هاتوچۆ ئەوانی کە مەسەندان هەیە بچنە زانکۆ ئادایان نێرن بنە ماڵەکان یاخۆ تا مەسەن ناوەندی یا دواناوەندی پێیان دەخێن و دەستیان پێڵ دەگرن؟ الحەمدولillah نسبەت بە قەدیم زۆر باشتر بووە، ئەکسەرەن دایک و بابەکان بە کچەکانە بە کوڕەکانە دەخێنن پێشگیریان لێ ناکەن تا جێگای بتوانن دەخێنن لە نزە پیشەیەوە کار و شغڵشەوە گەمە زۆر دەوە بێ ئەکسەری خانمەکان ئەلان هەمانە تەحسیلاتی دانیشگایان کە هەیە ئەکسەر هاتوونەوە ماڵێ بە قالیبافی مەشغوڵن کاری قالیبافی و ئەوانە ئەنجام دەدەن. خانمێکمان هەیە لە هەردە ئاواییدا کە الحەمدولillah دایک و بابەکان بەڕاستی کۆمەجیان کردووە معەلیمەکان مڕەبیەکان دەجەشنوارەی مسابقاتی کودەکان لە مەجارستانی منداڵی تەڵای هێناوە زۆر مورد تەقدیر و تەشەکر بوو حتا لە مەسئولانی شارستانیش تەقدیریان لێ کرد الحەمدولillah ئەکسەری جوانەکان ینی دایک و باب مزاحم نیە یان ئەگە منداڵ بەخۆی ئیستعدادی هەیە بۆ ئەلاقەی هەیە بیخۆش بێ دەتوانێت بەڕاحەتی تا حتا دانیژومان هەیە لە تاران دەخێنن لە ڕزایە لە تەورێز حافرەتمان هەیە لە ئەرشەدی معماری دەخێنێ حیسابداری دەخێنێ. بەڵێ ئاغای ڕەسوولپور باسی ئیمکانات و خزمەتگوزارەکانی ئاواییمان بۆ بکە بۆ ڕاحەتی و ئاسایشی خەڵک چ شتایەک لە ئاوایی مەسەن دراوە بە ئاوایی بۆ ئاسایشی خەڵک؟ الحەمدولillah لە سایە و نظامەیەوە خەدەماتێکی زۆر شایان و بەرچاو بەخصوص ئەلەل خصوص لە ئاوایی لە جەنجام دراوە لە مەدرسەی ئامۆژ پەورش کە کاری ئەنجام داوە بگرە لە تەرعی هاریەکان لە قسمەتی گازکەشی لە قسمەتی مخابرات لە زۆرێک لە بوارەکان ئیمتیازی شکە تەعاونی نەفتمان هەیە ئیمتیازی دەفتەری پۆزمانگمان دەخودی دەیدا هەیە خەدەمات بە جەماعەتی ڕادەدا تعدادێکیش لە خەدەماتەکان خەڵکی دێ بەخۆی بە کۆمەک و بە مشارەکەتی یەک ئەنجامی داوە ئەلەل خصوص غوسڵخانەیە خانەی عالەمە مامۆستای مزگەوتێکە بۆ سەرخۆشی بۆ مەراسماتێک بۆ خانمەکان کە لە تەرەف جەماعەتی دێوە هەمکاری کراوە خودی بنیادی مەسکن زۆری هەمکاری کردوون تەرحی هدایەتی ئاپای سەطحی جەداول ئیسفالتی معابر ئەوانە الحەمدولillah زۆر کراون لە سەطحی ئاواییدا. لەناو قوتابخانەی ئاوایی لەزین لە نێوان و منداڵە ژیر و جوانانە. سەلام عەلەیک بە قوربان. سەلام عەلەیک. نێوت چێ؟ عادڵ. عادڵ گیان چەند ساڵتە؟ 9 ساڵمە. کلاس چەندوم؟ 3. عادڵ عەلاقەت بە دەرس خوێندن هەیە؟ بەڵێ. زۆر بەخۆشە؟ بەڵێ. گەورە بوو دەتەوێت بچکارە؟ دەبێت بمە دانیشمەند. دانیشمەند. کتێبخانەتان هەیە لە نێو مەدرسە یا لە نێو ئاوای عادڵ؟ لەنێو مەدرسە هێمانە. ئەمە لێنە دەرنێمانە. گەورەیە کتێبخانەکەتان؟ نەوەڵڵا. قەت کتێبی لێ وەردەگری بخوێنیەوە؟ بەڵێ. دێ ئینشەڵا سەرکەوت و موفەق دەبی ئینشەڵا بەو شغڵی چت پێخۆش بوو دانیشمەندی دێ ئینشەڵا پێی دەگەی. کاکە پێشەوای گوڵ دەی هەوێ شێرێکی کوردی جوان پێشکەشیەوە خۆشەویستان بکە. پێشەوە گیان فەرموو.
ئەزاریان بەعسی تەوانە ئەستی چارە نووسیە ئەم مەملەکەتە تەژنی پیانیە دەڵەن سوتا ئاوینانیە ڕۆژێ نست بوون لیژنەی بێئاگاتەوە نیژدەی هەویست لە دەستیان ڕاگا بۆ کوێ هەندەران وڵاتی ژنان پڕ لە کژۆڵای باڵابەرز و جوان وا من ڕۆشتم ئاگرم تێبەر بوو ژیانە لەگەڵ ئێوە هەر بەرنامە بوو دەقی تازوو ببنێرەیزێ چێ جوانم لە دەست دەربچێ ئەمەیە وڵات تۆنەکەی چی و بەسەر هات بمجارم بە عەرەبانە پیوازمان بەڵقیسخانە بنێشتی دەمی ئەوین خانە قەی ناکە بابزم گرێگیانە قەی ناکە چونچە ئینزاری چاکە سەیری ئەویشتیە دیۆ بەرزە دڵم بۆی کەوتە لەرزە دەستت خۆش بێ پێشەوە جان چەپڵەیەکی بۆ لێدەن نێو چێ بە قوربان شیما شیما خام کلاس چەندومی کلاسی دووەم شیما خانم گەورە بوویتە توێ ببیت کارە دکتور بەحبا خام دکتور شێ دەزانی بۆمان بخێنێەوە شیما خام جان فەرمو شێرەکەتمان بۆ بڵێ سلام کلاسە خوبە من اومدم یاد بگیرم بازی و ئەسەد بگیرم هەمێ با هم بخونی مدرسە باشەرە خورشید ئاغا شەرێ بژی شیما خام چەپڵێکی بۆ لێدەن ئەوڕۆ لە ئاوایی لێز میوانی ماڵە دایەزێنەبین دایەزێنەب تەمەنی 85 ساڵە و قەرارە باسی شاوی زەماوەندی سەردەمی لاوێتی خۆمان بۆ بکات دایەژان سەلام عەلەیکم سەرعەردەک چاوم بەخێری چاو سلامت بدایەژان دا باسی شایمان بۆ بکەن کاتێک بۆ خۆتان گەنج بوون لاوبوون شاوی زەماوەند چۆن بوو باسی وانەمان بۆ بکەن وەڵڵای ئەگە بە بخۆمان جعێڵ بووین ئەمە ژن بەشدممان پێکراوە ئەمەگە هاتوین بمان جۆزنەوە ئەمە 4 شەوە 4 ڕۆژ شایمان بووە 4 پاشی 4 ڕۆژای خەنەبەندانمان بووە خەنەبەندان چدا خەنەبەندان ئەوە لە کچان دەجێڕمەوە دێنە خەنەبەندانی و یەکی گۆری دێن و یەکی کچۆکی قەدیم دێن و بە زەمانی قەدیم ماڵە بابی بوو کێ دەستنە ماڵە زاوێ نەخێت ماڵە بابی بووچێ دەجێڕنەوە لە عالەمیە ماڵە زاوای نا ئەوە باشی 4 ڕۆژانیش بوو دەستجۆزرێتەوە و دەستە ماڵە کابرای و ئەدی 4 شەو و 4 ڕۆژ خەرزی لەسەر چێدە بۆ خەرزێکی زۆر هەڵدەگرێت ئەگە مەسەلە ئەمە ژن بە ژنان بوو لە 2 ماڵان بوو لە هەردەک ماڵان خەرجیمانە پێکەوە بوو خەرجیمان هەردەک پێکەوە بوو ئەو جاریش وە کابرا دەڵا بووە بۆ جلک و بەرجیش وەڵی چلک و بەرجەشی وانە بوو بە خودای ئەلعانچم دەبەردەیە هەر ئەوە بوو بوو کەر بە پەسەندی خۆ هەڵدەگرێت ئارێ وەڵی هەر بوانشی خۆی ماشێن نەبوو حیچ نەبوو ئەگەر داهێنا ئەو زەمانی وەڵی ئەسبێکیان دێهێنا بچیان سوار دەکردیان بدە ماڵە زاوای و ئەوان دەبن لەوێدا دەنێ و ئەوی دیشان سوار دەکردیان هێنا ماڵە زاوای دا ئێستاژم بەژنەش ماوە لاوایەکان یا لێرە هەڵحان نییە بۆچی هەڵحان ناکەن ژن بەژنێ ڕازی بووم بەژن بەژنە ئەیتزان ڕازی بیا ڕازی لەبین دەیان کرد بە خۆمان نەبوو بە زۆری بوو ئەرێ وەڵی یا زۆری بوو یان خۆشی بوو ئەدیدا نان و چێشتی قەدیم باسی چێشتەکانی قەدیممان بۆ بکە قەدیمیش بە قوربان وەڵی وەگەلعان ئەو وانی کوشتە نەبەوە تەدارەکە نەبەوە زەمانی وڵاقەیان دەکوشتەوە و دەیان کردە نان و چێشت وەگەل عەلی برینجیان لێ دەناو دەیان کردە شۆربە بۆ عالەمیان دادەنا جگە لە نان و چێشتی شایە چێشتی قەدیم ستاوە بیردە بۆمان باس بکەن باسی لێ ناین چێشتی جاوەڵای چێشتی قەدیم لە پەی نەبوو نیشتچیە نەبوو بڕوێژ بوو مزراویلکە بوو شۆرباهێلکە بوو بۆدرا بوو ئەوە چێشتی قەدیم بۆ دراوچێ بۆدرا لە چی ساز دەبوو لە گەنمی گەنمان دەهێناوە لە مەزرایە دەمان کوتاو لەسەر سێڵە دەمان برژاند و بە دەستاڕی لێمان دەکرد و
دەمانکردە بۆ درا ئەی مزراویلکە کوتا مزراویلکە چ بوو؟ مزراویلکە بە ترشی لێمان دەرا هێلکەمان دەبەر دەکرد و دەمانکەوە مزراویلکە گۆشتی شوتە دەکرد؟ نا هێلکە و ترژ لێک دەدرا؟ ترش لێکمان دەدا و مزراویلکە بوو دا باسی لێنانی بربەسێڵمان بۆ بکەم بەربەسێڵ چۆن لێن دەدرا چ زۆر غەزایەک بوو؟ بربەسێڵ مناڵە ماستەکەمان دەشڵقان جوان جوان هێلچێکمان تێ دەکرد ئەوەندەمان ئار بەبەردا دەکرد ئامان تێ دەکرد وە سەرمان دەناد هەتا تێرە پڕ دەکڵی گۆشتەکەشمان دەکڵات و سوورمان دەکردەوە باڵێکمان دەجێڕە گۆشتی ستان تێ دەکرد؟ گۆشتی وڵاغی بێ گۆشتی مریش چێ بیا هیچ فەرق ناکە فەرناکە ئێستاش ماوە لێ دنێن؟ باڵێ ئەرێ وەڵی وەستاژ ماوە دا قەدیم جگە لە یارمەتیدانی پیاوەکان لە مەزرا و جگە لە مەڕووماڵات بەخێوکردن کاری دیکەتان دەکرد لە نێو ماڵدا؟ ئەرێ وەڵی نانمان دەکرد و وڵاغمان دەدۆشی و مەشکەمان دەژاند و دەچوینە مەزراژ وڵا بژاریشمان دەکرد و نوۆچیشمان هەڵدەقەندەوە و ئەمنەوە دەی منداڵەکانم چکۆڵە بوون ئەدی دەستکردی خۆتان لە ماڵە وەختێکی بڕک بێکار و بانستان دەکرد؟ وڵاگە بێکار و باربای بۆ خۆمان ناڵم گۆرێمان دەچنی و مەسەلەنگە خوری خاڵە باشانە خوریمان دەکرد و گۆرەوەکان و لە چی دەستنی؟ لە خوری بەبەنی خوڕێکەتان دەپێشدا چ لێ دەکرد بۆمان باس بکەم بزانین چۆن دەکرا بە بەشدا دەشت هیچکمان دەکردەوە بە شانەمان دەکرد دەمان ڕست دەمان کردە گۆریە دەمان کردە چارشێو چاشێوی چی؟ چارشێویشمەکان تێدەنین و نووبار داوا هەبوو ساس بکەن بیبم بۆ شار بیفرۆشن یا فقط بۆ خۆتان کەڵکولێ وەردەگرت؟ ناوەڵامە قەت نەدەفرۆشەر بۆ ماڵم خڕ دەکردەوە ئێستاش ئەو کاران دەکەن گۆرەوی دەچنن؟ ناوەڵڵا هەیە ناڵحم لێ گۆرەوی هەیە دە شادە هەیە دەخوری هەیە هیچ نییە بەخڵ ئاوە چۆن دانیشتوی ئاوە دادەنیشی دا تامەزرۆنی بگەڕنەوە سەر ئەو سەردەمەی بە هەر حاڵ دیارەکە دڵ خۆشتر بۆ کەوا دەدایە دنیشتن لە ماڵە کاری ئاوەتان دەکە پێتان خۆشە بگەڕنەوە دەم؟ چاخۆ بە قوربانە دەم کوا دەگەڕێنەوە ڕات تازە ناگەڕێنەوە کوا دەگەڕێنەوە زمانی دا ئادی فەرقی ئەلان و ئەو دەم خەڵک ئەلان چۆنە ئەو دەم چۆن بوو خۆتان لە چێ هاوەزە ڕازی تر بوون لە گوزەرانی ئەو دەمتان یا ئێستا؟ وەڵڵای جال حەن گوزەران خۆشترە بەڵان ئەو دەمی عیلاج نەبوو دەبوو هەر کردبات وڵای دەبوو چی بە مەزرای بد لە ماڵە کاری ماڵت کردبا و نان و هەویرت کردبا و ئەلعانەکانم وڵای کەس نان و هەویری ناکەن کەس ناستە مەزرایە لە ماڵش کاری ماڵش ئەوە دەکەین و دادەنیش کوڕەکان لەگەڵەدا؟ کوڕەکانمە دووم دەگەڵن چەند کوڕەتەیە؟ لاشکر حەوت کوڕمەیە ئەوان دیکە زەماوەندیان کردو ڕۆیشتون؟ وەڵای الحەمدلێ هەموو زەماوەندیان کردووە سرد دەدەنەوە پێکەوتە باوڕەبانەلان؟ ئەریا وەڵای زۆر چاکن کوڕی دەمن سەریشم دەدەن و دەشمێنە ماڵەش و دەشم بەنەوە و کوڕی چاکن وەڵا گلێم لێیان نییە دە ئینشەڵا خودا لێکوونەکە خودا پێک و بێڵە یاڕێی بۆت ببم بە داری بەری ئینشەڵا
لە نێو حەمامێکی مێژووی ئاوایی لەزداین کاکە سەلیم خەریکە ڕێگامان بۆ دەکاتەوە بۆ حەوزخانەکەی ئەو حەمامە، چون دیارە ئەو حەمامە زیاتر وەکو هەمباری گزرە و کاو یا شتایەکی دیکەی استفادە لێ دەکرێت و بەداخەوە پێڕاگەیشتنێکی تایبەتی نەبووە. جا کاکە سەلیم ئێستا ڕێگامان بۆ دەکاتەوە بچینە ناو حەوزخانەکەی حەمامی مێژووی لەت. خۆتانمان پێ بناسێن کاکە. بەنێوی خوددا هەمزە کاکە خزری خەڵکی ئاوای لەت. تەمەن و چەندە کاکە هەمزە تەحسیلات و چێ؟ 34 ساڵم تەحسیلاتم دیپلۆم کۆمپیوتەر. خەریک بە چ کارێکن لە ئاواییدا؟ هەر ئێستا خەریکی کارا کاسیمانەیە، خەدەماتی جانەی مۆبایلە، کشاوەرجەش دەکەین باغداری. کاکە هەمزەوەکی گوێبویست بووینە ئێوە کتێبێکتان لەسەر کایەکانی کوردەباری ناوچەی موکریان نووسیوە، دەکرێت بۆمان باسکەن هۆی نووسینێ و کتێبە چۆن بوو، چ بوو بڕیارتاندا وەها کتێبێک بنووسن؟ وڵا هەر لە منداڵەوە کە من هاتوچۆی مەسەن کتابخانەکانم دەکرد کە مودۆ کتێبم احساس کرد کە نییە، بزاهر لەوەڵۆ پێم خۆش بوو کە شتیشی لەسەر وانەکە بنووسم. دواتر دەگەڵ ستاسمیان مەهاباتێ بڕێکمان بەرنامە ساز کرد، 78 قسمەت بوو. دوایشتم هەروای لاتووە دیکەمە کتێبێک و بڵاوی دەکەینەوە کە ساڵی 89 چاپ و بڵاو بووە. دەکرێت بڕێک باسی کایەکانمان بۆ بکەن، ئەو یاریانی کە دەوێدا نێوتان بردو بۆمان باس بکەن؟ بەڵێ ئەو کتێب ئەو یاریانە کە کتێبەکەدا چاپکراون بەشکراوە بەسەر 5 قسمەتدا، مەسەن فکری و سند جوڵەیی و باری مەسەلەکەی منداڵانە، ئی پیرانە، ئی کچانە، ئەوانەش دا بەشکراوە. 187 دانە یاری قەدیمە کە بە جوانی باس کراوە و وانەکەشمان ساز کردو بێ ئێستا بەرنامەکەشمان ساز کردووە. دەکرێت چەندانێ یاریمان بۆ نێوبەرن؟ وەڵا منتەقەی خۆ مەسەن جۆرا بێن زۆرە، مێشێن، هەلوکێن، خۆشارنەوەکێن، قەرەقەرێن، خوگە ملا مەسەلا خوگە زۆر، ینی شەلاقا. کاکە دەکرێت شیکارێک لەسەر یاری مێشێن بۆ ئێمە بکەن؟ وەڵا یاری مێشێن ئەکسەرێت پاییزان و زستانان هەیە کە عالم بێکارە، 10 نەفەر یا 5 نەفەر هەر چەند نەفەر کە بەشدا دەبن دێ قەرپوڵێکدا دەکەن دەخەتێکی مستەقیمدا، ئەو کەرتێ بە مەرمەڕ نیشانی دەگرن لیدندا چەندانە وانێکی بخەنە حەرزی قەرەپوڵ ئەوەندە پوڵی دەبنەوە، یعنی دۆڕان و برنەوەی تێدایە. دەکرێت باسی مێژووی یاری مێشێنمان بۆ بکەن؟ ڕا دیارە لە مێژە و یاری هەیە، چونکە مەرمەڕەکە لە بەر ساز دەکرێت، بەردیژەگە لە بەردی خێ توانمی کێشتێکی خڕوجوان، پس دیارە هەر لەوەڕەوە هەبوو شتە دیارە زۆر کۆنە دەتوانێت کۆم بێ. چ قسەیەک هەیە بۆ بینەرانمان بۆ لاوەکانمان بەتایبەت هەم سەبارەت بە یارەکانی کۆنی کوردەواری و کایەکانی کە ئێستا دەیکەن، چ پەیامێک بۆیان هەیە، چ جیاوازێکیان هەیە ئێوە پێشنیارتان تێ بووان؟ بەداخەوە بەهۆی کۆمپیوتۆر و لەپتاپ و گوشتەکە کەس ئەوانە ناکە، ئەوانەشم خەتەراتی خۆیان و دیارە سوودمەندیشی هەیە، بەڵام خەتەراتی زیاترە، یەکان چاوزەهێف بوون، یەکان ئەو ئارترۆز و ئەوانەی نەخۆشیانەیە. بەڵام لە یاری بستن کوردەواریدا جوڵانەوە هەیە، منداڵ دەجوڵێتەوە، فێری مەسەر ڕاوەتی اجتیماعی دەبێ، فێری جوڵانەوە، زیریکایەتی زوو هەڵاتن، خۆڕاگری ئەوانەی تێدایە و دیارە بستنەوە هەم قازانجن بۆ ئایندێ و منداڵی شتێکی باشە، بەڵام بەداخەوە ئێستا کەس ناکات، زۆر کەم بۆتەوە و بخۆی جێ مترسێ. دەست و خۆش بێ کاکە هەمزە گیان، زۆر سپاس. خواهش دەکەم، زۆر بەخێرم. ئاوایی لەز ئاوایەکی بەنێوی حاجیاوا لێیە کە تەنیا لەگەڵ ئاوای لەز ئەو چۆمەیان مابینە، بەڵام بەهۆی نەبوونی پرد خەڵکەکە ناچارە بەو لوتکەیە لەو چۆمە بپەڕێتەوە و هاتوچۆی بینی ئەو دوو ئاواییە بەو لوتکەیە ئەنجام دەدرێت.
دادی جان نێوتانچێ کاڵێ کاڵە خانم گیان خەڵکی ئاوایی حاجی ئابادن وایە بڵێ ئێستا دەتانەوێت بچنە لێت بڵێ بۆچی وڵای دسمە بێداشتێ دەرزیمان هەیە لە حاجی ئاباد لێنێ نەخێر نیمانە ئیمکاناتی حاجی ئاباد چۆنە وڵای جا هیچ شتێکمان نییە بێداشتمان کە نیە مەدرسەمان کە نییە ئەوە سعکەمان دەبینی بەخۆم بە دوو منداڵان بۆ دەرزێکی دەبێ بسمە لە جێ ینی منداڵەکانتان بۆ مەدرسەر بۆ قوتابخانە شەر بەو لۆتکەیە هاتچۆ دەکەن بەڵێ دوو منداڵمان کە دە و ئاوەیدا مردوونە خینکاون ئەنحانەکانیش بە خودای منداڵەکانمان بۆ سارد و سەرمای هەر ئاو هاتچۆیە دەکەن سەختە وایە ئەرێ وەڵا زۆر سەختە ئەرێ وڵا بانان دەبێ بەڕیانکەین نوۆژانە یەک لە هۆندەی ڕاوەستین هەموو دایک و بابەکان بین بیان پەڕینەوە منداڵەکانمان دادا ئاوایەکە زۆرە حەشیمەتی زۆرە بنە ماڵی زۆرە بە خودای دەماڵین هەموو جودابوونەوە حانەکانی ئەو دەماڵانە هەموو منداڵی مەدرسەمانێ ئەمن کە بۆ خۆم شخصەن کچەکەی خۆم ئەنحان ئامادەگی نەم ناروێ بە خاتری مەدرسەکەمان چۆنەکە لێرە ماونەوە یان نانە نێواوایی لە جیان ناسنە شار وڵی جا لە هەوڵێ ڕابنە ماڵەکەمان لێرە بووە کەمەش هاتوونی هەموو زیاد بوونە تازەش کە وانەکانەمان نیە ئەمە بجوشتەمانی کە ماڵەکانمان بەجێڵیم بچین لە جێیەکی دیکە خانوبەری کشتێکی بۆ خۆماندانی دادیجان ویست و داواکاریتان چێ وڵی جا ویست و داواکارەکەمان ئەوەیە پردێکمان بۆ دانێن ئەمەش ببینە هەمانی چی بێداشتی هەمی مەدرسەی بۆ منداڵەکانمان واقعان زۆر دەسەختی داین ئەمە ینی هات شۆتان ئاسانتر بکرێتەوە وایە بەڵێ هات سوێکەمان هاسانتر بکرێتەوە ئەمەش منداڵی مەدرسەمان هەیە ئەمەش بە خودای بۆ خۆمان نەخۆشین کە ناتوانین هەربین یەک دەرزی لە خۆمان دەین ئەوە دەمان بینن کە چۆن دین یەک دقە دەرزی دەژڵان دەرزێکەش و پێشاندەم کە چۆن ناچۆن دین دەرزەکەی لە خۆ دەدەین وڵا سەختە هیوا کە پردێک لێرە جاندرێک کە هیچ کێشەیەک نەبوو خەڵکی ئاوایی نەبوو مناڵە ژیرەکان کە دێن بۆ قوتابخانە پێش بێت شەڵاکە هیچ مشکلێک پێش نابێم زەرت بندادەجان کەمدا ئاوێ کەوتووە هەموو جانی بۆتە سەوڵ هاتوۆ لە سەراڵی باسی دەبەر کردوێتەوە بەیانان کە هۆ دەی بەسێ هەر هەموو دەبێت سەوڵ دەست خۆش بێدا دەجان ئینشەڵا کە پردێک ساز بکردرێ ئەو کێشانە چارەسەر بکرێن کۆبوونەوەی ماماغا خۆشەویستەکان لە دەرەوەی مزگەوتی شەروا گەرم و گوڕە لە خزمەت ماماغایەکی خۆشەویستی دیکەدان کاکەجان خۆتمان پێدەناسێنی کەریمی هیدایەت نییە کاکە کەریمجان هەر وەلەدیەوە ئاوایشن بەڵێ وەڵە تەمەن و چەندە وەڵام چینە دەوروبەری 6 ساڵ چەند منداڵ هەیە کاکە حەوت خدا پێت بڵێن ئینشەڵا زەماوەندیان کردو ئەرێ وەڵە لەگەڵتن نەوەڵە هەموو بە تاختێنە لە ئان دەگەڵ خانمەکەم دوو بەدوین دوو بە دوو ماونەوە دوو بە دوو ماوینەوە ئەم بە جیانشتەوە خەریکی چ کارێکن کاکە وەڵای یەکتارێکمان زەمین هەیە و خەری شوینە ئەی چی دیکانە زەمینی چی لێ دەسێنن چاوەرزی وەڵای وێنجەیە یانی دەرامەدیەوە پڵ و پارە پەیداکردنتان لەو ڕێگایە لەو ڕێگادەنا ئەی دەرامەدی شتیکانەمان نێ لە عیز ڕێگایشەوە ئەی وەرزی زستانان چ دەکەن کە وەکووەلان چ دەکەن وەگەڵان کە لەبەر دیوتین لەبەر دەرچ مزگەوتێ دێن دادەنیشین بێستا دەردی دڵ و هەتا سعات نزیک 11 و نوی دو دەڕۆینەوە نانوچاکەن خواردە بۆ نوێژە ئەزنە دیونە دێنەوە ئێرەوە پاش نوێژی ئێوارێ هەر ئاوە بۆ نوێژ شێوان هەر ئاوە بۆ نوێژی خەوتنان هەر ئاوە بیلامانێ دەچینەوە دەگەڕێنەوە بیلامانێ نانوچاکەمان خۆ نوێژەکەمان دەکەون دەچینەوە ئەدی دوای شام شەوانە کە شەو درێژە چ دەکەن لێک کۆ دەبنەوە شەو نشینیتان هەیە لەگە خەڵکی ئاوایی خەوە ئەوەش نەماوە بەئیستا جاران هەبوو وەلی ئەلعانەکانە زۆر کەم بۆ نیسبەت بە جاران نەماوە جاران نیشتی جۆرا بێن و بەئیستا شۆخی و جەفەنگ و خڕبوونەوە ئەلحان ئەوە نەماوە دوو جارم بچی ماڵە کابرای دەڵێن ئەهات بۆ پەیدا دەبێت ناتوانانی بچی کابرا 3 جاران بێ ئەهات بۆ دەڵێن
وەکەی چییە کاکە کە ڕحمی خەڵگاوە پێکەوە کەم بۆتەوە؟ کێشان بێستا بۆتە تەشریفاتی دومینی وەشت جەماعەت بۆ قەدیم نەماوە جەماعەتی قەدیم سادە بوو ئەلعان فەرقی هەیە. باسمان بۆ بکەنەوە دەم کە شەوانە لێکتر کۆ دەبوونەوە ستان دەکرد ستان دەکوت چۆن دەگوزەرا پێم نابێت دڵە دەم زۆر خۆشتر بووە ماما. ئەلعان دیارە بێستا ئیمکاناتی کولی شتێکی خۆشتر و باشترە ولی ئەو دەمی ئەوە بوو جەماعەتەکە ئەگەنانی ئەو ڕۆژبا دەفکری سبەی نەدانە بووی بەو ئەندازەی زوڵم و شتت نەدەدیت ئەلعان زوڵمی دەبینی بێستا دەچێەوە دەفکردای تەماشا دەکەی کابرا کەماڵی لە شارێ ئەتۆ لێدی یەک ناگا وەک کارجە هەڵتۆقەوە مەسەرەن ئەو بۆ تەشتێکی دی ئەلێرە ئەمیش دەباڵە خۆم دادی خۆم و کوڕم هەمشتی لە فڵان کەس چاکتر دەزانم ئەو کابرا بۆ کارجە هەڵتۆقی بۆ دەریا بۆ ئەمن لێرەکانە هەر چوومە دەعردێەوە لەبەر چییە؟ ئاوا تو ئارزوتان چێ کاکە؟ وڵای ئاوا تو ئارزومان خوددادین و ئیمانمان بداتێ و قالبی ساخ ئەمما پیاویش دەبی بەستا حادڵ بێ لە حەد جێگایەکی وەلێ بەداخەکی زۆر زۆر گەورەوە ئیما کار بە دەستەکانمان هیچی عادڵ نیە. کاکە ئاوا تو ئارزوتان بۆ یانی وەک شتێک وەک دوعایەک بۆ لاوەکان دوعایەک بۆ لاوەکانمان تەواوی هەرچی ڕوحی دەبەردایە خۆشبەخت بێ و نەخۆشی نەبێ گرفتاری نەبێ داواش دەکەم لە مەسئولان واقعەن بەدیهاتەکان ڕابگەن بە کەشاوەرزان ئاواتمەوەی لەوەی زیاتر دەست خۆش بە کاکە جان زۆر سپاس بەخێرن سەر چاو. کاکە جانەوەی بەڕێستان چێ؟ ڕحیمی معروفی. کاکە ڕەحیم جان هەر خەڵکی ئاوایی لە جن؟ بەڵێ. کاریەوە چێ؟ وەڵی کەشاوەرزی و محەملەی وردە و گۆشت دەگوژمەوە ئاوە. یانی کار و پیشەی ئەسڵیتان قەسابێ یاخو کەشاوەرزی کشت و کاڵ؟ کەشاوەرزی. ئەی چۆن ئێستا خەریکی بڵم گۆشت ساکردم؟ وەڵی بە قەولی کەلا دەستانە و بێکاریە و کارەوانانێک پەیداکە بۆ منداڵە. ئەو گۆشتی چێ؟ وەڵا گۆشتی کاوڕەیە. هەموو ڕۆژە دەگوژنەوە؟ نەوەڵا هەفتەیەک جارێک ئاوە دوو جار. چۆنە خەڵکی ئێرە بخواان مەگەر مەڕووماڵاتیان نەکەبی کوژنەوە کەڵکی لێبەرگرن وە مەسەن دێن دەکڕن لە دوکان زۆر کەم بخۆم لە جێهەیەتی زۆر کەم ماڵاتی وردە هەیە بەشی پتر ماڵاتی گەورە لێرە ڕادەگیرێ تاعوەزیش دەکەم ماڵی وردە مشتریمان لێرە هەیە بۆی مەش دەگوژینەوە بۆوە. هاوینان ناگژنەوە؟ ناوەڵە. بۆچی هاوینان خەڵک گۆشت ناخوا یا هاوینان دەڵابوونی لە دیێ ماڵاتی وردەیە گۆشتی خۆش نێ بۆیە. میتر لە ئاوای لەست دوورکەوتینەوە هاتینە قەبرستانی کۆنی ئاوای لە جا کاکە سەلیمیش یەکێک لە پیاوەکانی ئاوای سەبارەت بۆ قەبرستانە زیاترمان بۆ دەدوێ. بەڵێ سلااو وارزەکەم زۆر بەخێرن ئەو ئاوای ئەو قەبرستانێک کە جەناب و هاتوونە قەبرستانێکی زۆر مێژوویە تقریبان ئەو جوورێک کە باستانشناسکان هاتبوون تەقیقیان لەسەر و منتەقەی کردبوو نزیک 5,000 ساڵێک دەبێ ئاوەدانی لەو منتەقەیدایە بەڵام دەو قەبرستانێدا ئەو چێلەکە هەروەک بە خۆتان دەبینن زۆر جوان ماوە حکاکێکی زۆر جوانی لەسەر کراوە بۆیە ژوات جەلبیتەوە جوویە تقریبان هەر خودی ئەو قەبرستانە مێژووەکەی کەمترە لە ئاوەدانی دیەکەی چون ئێرەش هەر
ئەو جوورێکە باستانشناس دەڵێن خانوبەرە و ئاوەدانی تێدا بووە قەبرستانە ئەسلەکە لە پشتەوەتر بوو جا ئەگە سرنج دەنێ ئەو قەبرانەی دیکەش چێلەکانی دیکەش هەموو وەگوەنە وەلی حکاکی وەی لە هەمووان جوانتر ماوە تقریبان باستانشناسی دیکە شەرهاتوونە جەهانگەردی شەرهاتوە تێرە بەڵام مێژوەکەی ناگاتەوە سەر ئەو هەمامانە هەمامەکان تقریبان دەورانی سەفەویە بەڵام ئەوانە هیچ کەس بەداخەوە تاریخەکەی نازانێ جا هیچ دەورێکێ هیچ تاریخێکێدی هیچ کەس نازانێ ینی باو باپیرەکانیشان هیچی وە بیریان نەهاتۆ شتایەکیان پشت بە پشت جۆ لێبوو بێکە بزانن مێژووی و قەبرستانە چەندە وڵای جا نەفرێک لە دیمەیە ئەو تەمەنی زۆرە تقریبان 116 ساڵی تەمەنە ئەو جوورێکە باسی دەکەیش بە دەورانی خۆی نەبوو بۆیان جێراوەتەوە دەڵە نازانم شارێکی زۆر گەورە بووە شەڕێکی تێدا کراوە جا ئەویش داستانی خۆی هێدیەوە بەرنامەکە و بەداخەوە کورتەدی ناکرێ باسیکەین دەناوی شێر بۆ جێڕاینەتەوە وەکی ئەو دەژێڕێتەوە دەڵە هەردە دەورانی خۆمدا ئەو سەیرێکێ دەڵە نزیک لە جێ 2000 ماڵ زیاتر بوو ینی ئەو بەری کە ڕۆچوین ئەوێ لەو لاش زیاتر بووە خولاسە نازانم ئەو زەمان کە حروسەکان هەملایان کردووە شوڕەوی خولاسە دەوێدا کوشتارێکی فەجیح کراوە دەو کوشتاریدا بەداخەوە خەڵکێکی زۆر مردووە هەتا سەیرە بەخۆی جێڕایە کتێم بەخۆم شاهید بوومە دەیەک ڕۆژیدا 200 نەفەریان لەو قەبرستانی ناشتووە ینی ئەو قەبرستانە یە و کوشتارەی ئەو سەردەمەیە ئەو لەولاتریان ناشتوونە وەوە زۆر قەدیمیترە لەوەی کە من دەڵم قەبرستان دیکەشی لێو دەوروبەر ئەوە قەدیمیەکان ئەوەنە ئەو لاش ئیزەدیدەکان تقریبان 30 ساڵ ئیلا 40 ساڵەوەی پێشن لەو زمانیەوە دییان ناوە ئەوە کە زۆر مێژووی کەس نایێنێت مامەی جان بێ زەحمەت خۆتمان پێ بناسێنە من سید عمبەرم سید عمبەری سید ئەحمەدی سید عمبەری سید ئەحمەدی بابیشم سید خدری سید ئەحمەدیە باپیرشم سید ئەحمەدی بووە لەوە تاوە بیرم دیە باپیریشمە بیر دیە ئەو زۆر بە حەمل بوو بە پیان دەچۆ خانەقا و دەهاتەوە ماشێن نەبوو دەیدی ئەمە نازانم خدا دەزانێ هەر دەڵن سید ئەحمەد سید ئەمە دەڵن سیدی کوریجەی جا ئەمە لەو زمانێکەوە بیرم دێ ئەمە حەل لێرە بووینە تەمەن و چەندە مامەی جان تەمەن و چەندە چەند ساڵن وەڵڵای تەمەنم 73 ساڵ سجیلەکەم سجیلەکە دەڵە 73 ساڵی ناڵام دای پێش ئاغا وەری گرتووە دێر ساغ و سلامەت بن ئینشەڵڵا مامە باسی ئاوایی لە جێمان بۆ بکە لەوە تیانگۆ لێرن لەوە بیر و دێ چاڵ و گۆڕێکی بەسەرداهاتۆ چۆن بۆ باسی قەدیممان بۆ بکەن وەڵای دا ئاوڵ گۆڕی قەدیمۆکی وە من وە بیرم دێ ئەو دێ زۆر کەم بوو بەرقەیشاندانە ئیمتیازێکیاندانە ئەوڵەگە هات بۆ 50 ماڵاندانە 50 ماڵ 6 ماڵ ئەلحان نزیک بە 300 ماڵە 3 ئیمتیاز 4 ئیمتیازی هەیە دەیەکی زۆر کەم بوو ئەلحان زۆرە وەڵای ئەوڵە زۆر خەڵک ماشێنی نەبوو ناڕاحەتی هەبوو بە پیان دەشوینە مەزرایە ئەمە درێنەمان دەکرد چمان دەکرد ئاومان دەداش هەرزی بە عزورت دەکەم زۆر بەخۆشی بۆلی خەڵک ساغ بوو ئەلحان زۆر زۆریش زیندەجی خۆشە وەلی هیچ وەخت ساخنی ئاوا مامەی جان باسی دەورانی منداڵی و لاوێتی خۆتمان بۆ بکە لە ئاوای ستان دەکرد لەگەڵ هاوڕێکان و لەگەڵ بنە ماڵە ستان دەکرد بەجانە تو دەچوینە نیوەڕوان دەچوین کتیشمان دەگەڵ دەبوو دەو چۆمەدا تێ هەڵدە هاتین لە ئاوێدا حەیبە نەبوو کەس نەیدەکرد حەیبە ئیرادا خەڵکی زۆر باش بوو دەگەڵ یەک زۆر زۆر هەچوی یەکیان دەکرد دەگەڵ یەک گەرم و گوڕ بوون زۆر باش بوون وەلی ئەلحان خەڵک بە خودای زۆر گەرم و گوڕنێ دەگەڵ یەک مامە چۆنتان زەماوەند کرد باسی زەماوەندکردنتمان بۆ بکە زەماوەندیش بەخوای خەڵک داوەتی دەکرد 3 ڕۆژان داوەتیان دەگێڕا
شای تا لار نەبوو دەچوو بە زۆری کابرات دێنا سێ زەمان بە زۆری دەچوێ ماڵە بە زۆری دەتێنە لە ماڵەکەی نان دەدایە زۆر خۆش بوو. مامە باسی خۆشەویستی و دڵداریمان بۆ بکە کچ و کوڕە و دەم چۆن پێکەوە ئاشنا دەبوون باسی خوازبێنیکردنیە و کاتمان بۆ بکە. ئەگە خوازبێنی ئەلعانم 5 کچم بەمێرداوە کوڕە کچم ژنم بۆ هێناوە ئەگەر بە نەزەری من ئینسان دەبێ ئەو حەولادەی گەورەکە پەروەریکە ئەگە کەس بێ بخوێنێ حتا دەخوێنێ ئەگە نەی خوێن وەختی خۆی هات بەمێردی بدەیت چه کەسی خۆش شویست ئەگە پێت چای بۆ بیدەی ئەگە پێشتانە بۆ ئەو کچە کردی هەرکتی دەیکەم دەکرد دەبیدەی کوڕەکەش هەر ئاوە. مامە باسی سەردەمی خۆتانمان بۆ بکە ئەو دەم خۆشەویستی و دڵداری چۆن بوو بۆ خۆتان کاتێک لاو بوون چۆن لەگە خێزانتان ئاشنا بوون؟ وەڵڵی ئەوە زۆر ئەو دەمیش وەڵایزە هەر بەگەڵحان زەخەست بۆت باسکەمە. تەمەەن و چەند بوو ئەگە زەماوەند و کرد چۆنتان هێنا بووک بە سواری چ دەهات و کات خۆ پێما بێ سەیارە نەبوو. زەماوەندمان کرد و بە توینوە بامۆڵا 5 ساڵان داوای کرد. هەر دەچوو بابینەی دەدا ئەمیش دەمەویست ئەویش ئەمنی دەویست وەڵام هەوانە وەڵا بەسەرت لی خۆشەویستەکەمانەوە بۆ کچە پورم بۆ ئەڵای هێنام و پاش 2 ساڵانیان لێ ڕاگرتم 2 ساڵەکەشم لێ بۆ 5 ساڵ ئەوەش بەهەر بێتە سەری. خۆ مامە خدای نەخواستە پەشیمان نەبوویەوە لەوەی کە کچە پورەکەن خۆشم دەویست پەشیمان بۆ دەبمەوە نەوەڵڵا زایدەی دوایش خداوای هێنا ئەوە باشنا بووین و هاتۆتە ئێرە و منداڵی هەبوو وڵای شکری ئەو خدای ناڕەحەتیمان نەبوو اتفاقمان بەسەردا نەهاتەوە و ناڕەحەتیش بی هەر ڕەتمان کردووە. الحەمدوللیلا الحەمدوللیلا. لە خزمەت داهازەری خۆشەویست خێزانی کاکە سەید حەمبەرداین داهازەر قەرارە باسی مەشکەژاندن و کاری قەدیممان بۆ بکە دایجان فەرمونون. وڵای دایجان بانی سعات چاری هەڵدەستین قۆڵچاق بەری بێنکەمان لێ دەبەست خۆمان تونند و تۆڵ دەکرد سل سەرخێزان بووین دە ماڵەدا مانگامان دەدۆشی مشکەمان دەجانە سەر و دەرکوبانمان دە ماڵی دوایە تەندورمان هەڵدەکرد هەموو ڕۆژێ 3 جارمان تەندور هەڵدەکرد بەیانی نانمان دەکردنیوە ڕۆی ڕستقمان دەکوڵند شێ چێشتمان لێدەنا دوای زۆر خۆش بوو زۆر خانەوادێکی محتەڕەم بووین چل سەرخێزان بووین الحەمدوللیلا بێ مشکل بووین دەچوین بۆ مەزرایە کاری مەزرایەمان دەکرد کارە ماڵەمان دەکرد دەمان کود مەشکە دەبژێ نەژایەوە کەف و ڕۆن گەڕاوی کابان دەسەر گەڕاوی. ئەوانە کاتی مەشکەژاندن دەتانکووە دا مەشکەی لە چی ساز دەکرا بکات پێستی مانگایە خۆتان ساز و دەکرد؟ بەڵێ دەوە قوڵاغیمان دێنا لە شاخی پێمان سان دێنە؟ دەوە قوڵاغی بەچی دەڵێن؟ بوو بنی جای بوو بنی جای بوو وەک جێزەری دەچوین سان لێ دەکردجا دەمان کوڵان لەسەر تەندورێ مەشکەکەمان دێنا ترش و خێمان تێدەکرد و دەمان پێمان چا دەکردی مەشکەی مانگ پێستی مانگایە قایمی دەکردی وەڵڵا خەرانە دەبوو بۆنی نەدەگرت دوای مشکەمان بە 4 نەفەران دەژاند و دوایەوەی کە مەشکەکەتان دەژان ئەو کاتتان لێ دەکردووەکە کە لێ ساز دەبوو لەسەر تەندوری کوڵاندەوە دەمان کردە شیرێژەکەمان دەکردە کەشک دوێکەمان دەدۆدانێکی دەکرێت هەر پێستی مانگایە بوو لە حوای هەڵمان داواسی کڵۆشی مەزرایەمان تێدەنا کڵۆشی گەنمی زۆر فێنکە خۆش دەبوو 4 ماڵ 5 ماڵ دەهاتن ئەمە زۆر دەوڵەمەند بووین الحەمدوللیلا شکر دەوڵەمەندین هەڵمان داواسی لە دەرێ داهاتن شەوێ بە ڕۆژ شەوێ داهاتن دوێکان دەبردیان خوارەتە خەڵاز دەبوو دیسان سپێنی هەمان دەستور ئێستاش ماوتانەوە مەشکانەدا وەڵڵا الحەمدوللیلا 300 سەرمان مەڕ هەیە ماڵە بابم مەشکەکانتان ماوە ناوەڵڵا الحان مەشکەی تەنەکە و مەشکەی برقی و مەشکەی نێرەی بەداری دروستیان دەکردنا مەشکەی قەدیممان نەماوە مۆرەکیان دەکرد درومانەکە پێیان دەکوت مۆرەکەی پێستی مانگاکان دەدرو مانگاکان دەدرو سێپەکمان بۆ ساز دەکرد و دا باسی سازکردنی ڕزق و ڕۆزەکەمان بۆ بکە باسی سازکردنی ماز چۆن ساز دەبوو پەنیر چۆن ساز دەبوو چەند جوورە پەنیرمان هەبوو پەنیرەکەمان دیێنە هەوێن دەکرد و بڕکمان گەرم دەکرد شیرەکە هەوێنمان لێ دەکردووە دەمان کوشی ئاوە سەلک دە پێستیمان داویش پێستی مەڕی ئەو جار دەمانان دەمان کوتا دەمان بردە کونە پێستی کونە پێست بوو ئەشکەوتێکە کونی پێستی دێ بۆ کریان پێ دەکوت
پاشی وی ئەو جاردا هاتین وانەکمان دەکرد لە بەنیات توزام هەم شتێکمان دەچاندووە شتێکمان نوکمان دەکرد مەزرامان دەکرد توتنمان دەکرد ئەمە دوو سێکسی جەهێڵ بووین دەچوین. ڕۆژمان کردە شەو و ئێستاش لە بانگی خەوتنان لای داوە کاکە حەسەنی خۆشەویست یەکێک لە ئاوایی نشینەکانە کە دەویست کارگاکە داخا بەڵام دەرکەمان پێکردەوە و کوتمان چەند کەلیمەیەکیش قسە لەگە کاکە حەسەنی بکەین. کاکە حەسەن جان ڕێک زیاتر خۆمان پێدەناسێنی. ئەمن حەسەنی مشفقرات ئاوای ڕوستایی لێت ئەمن بۆ خۆم لە تقریبا 30 ساڵ دەبێ ئەو کاری ئەنجام دەدەم. چ کارێک کاکە؟ کاری نەجارێ ئەو مەسەلەن چوارپایە و نێردیوان و لانک و سوزانم تۆڕ بۆ پەنجەرەی و بۆ خەڵکی میز و سەندەڵی و ئەوان هەموو دەکار دەکەم. ئەو کارە لە چۆ فێر بوون؟ ئەوە ئەمن ئەوڵەکەی لە تەورێزێ ڕافێر بوومە قالبدارم تازەم ژنێ نابوو جەوان بوو مەڵامیش لەوێ لە ڕوبەڕووی فرودگا لەوێ لە نزیک بووین لە کارخانەی لێبوون تەختە مەختەی لێبوون دەچون تەختەکان دێنا لێوە بۆ خۆم میز و مەسەرەن سندوق و ئێغدان و شاو دەمێدان کو دێغدان سازم دەکردن دەچوم تەنەکەسم دەکرێت لە تەورێزیە تەنەکەم بە مخصی دەبڕی بە بزماری لێم دەدا. هەواڵ شتێک کە ساستان کردو بیرتان دێتەوە ئەگە سازم کردو ئێغدانەکە ئەم هەمری ئەو ئێغدانە 30 ساڵە ئەلحانیش ماوە وەک پۆڵای وایە لەکەم خۆتانە نەوەڵا ئەوە لە خونخەڵە لە مەزدا لە باغی دایانناوە. چەند ساڵە لەو ئاوایە خەریکی ئەو کارن؟ وەڵایە من ناڵم تقریبا 30 ساڵ دەبێ من لەو لە جێ ئەوە خەریکی ئەو کارەمە ئەرێ 30 ساڵ دەبێ. باغ و مەزراوشتونی ئاژەڵونی من کەساوەرز نیمە فقط ئەگەر کارم پێکراوە لە کوورەخانەی قرمزدار بوومە فقط ئەو 2 ساڵی لە کوورەخانەی قالبدار بووم لە تەورێزیە قالبدار بووم لێوە هاتوومەتەوە فقط قرمزدار بوومە لە کوورەخانان خشتم بار کردووە لە ماشینم داوە قرمزداری پێ دەڵێن. لە کارەکەتان ڕازین لێرە کاکە شکری خوددا بۆچی بە زیاد بێ وردەوە دەستبیەوە ئەلحانزستانە دەنا بەهاران مەسەلەن هاوینان ئەوە تا چواتچێ وانێکی دووز دەکەم بۆ نەجاران بۆ وەستایی خشکاری خۆلاسە قەرەچیەوەی بۆ ساز دەکەم و نێردیوانە ساز دەکەم و بۆ منداڵان دەبین و دەستکارە لایەن کچیوە ئەوە سکۆڵم کۆڵە دەبێت دروستیان دەکەم و تۆڕ چون ڕەوڕەوەی پێدەڵێنەوە ئەوانم ساز کردو بۆ منداڵان ئەگەت پێڵ بگرێ بۆ منداڵی ساوە تازە پێڵ بگرێ لێ دەخورێ پێڵ دەگرێ بۆ ڕەوڕەوەی. کاکە حەسەنە و لانکەش بۆ خۆتان ساز کردو خۆمەوە دەستمەوە ساز کردووە بۆ منداڵەکانم تقریبا 4-5 تێدا گەورە بوونە هەمی کچیشمەمی خۆشم لانکی منداڵەکانی خۆت بوو ئەرێ وەڵا جارحانیژەوە زۆر کەس دایان برحانەوە ئەوان منداڵی وامانەوە لێوە هەڵە ماوەسیوە. ئێستا لانکی ساز دەکەن خەڵک منداڵەکانن دە لانکیدا گەورە دەکەن وەڵای بۆچی سازی دەکەن ئەما زۆرتری ئەلحان دەلانکێدا ئیسفادەی ناکەن. کاکە حەسەن لێرە زیاتر چ شتایەک ساز دەکەن؟ وەڵاهی جا ئەوە دستانان عن ئەو سازستانەکەی سار بوو لەو کورسیانم زۆر دروستکردونە بۆ خەڵکی ئەوە بۆ سابلاغشم ساز کردو بۆ دیێم ساز کردووە ئەوە لەسەر فەرشی هەر لە وەتاغێ دەیهاوێن و لامپیلێ قایم دەکەن و پارچەیەکی پێدا دەن ئیسفادەی لێ دەکەن لاقی تێرەکێشن وەک قەدیم. یعنی ئێستاش کورسی کەڵکی لێوەردەگیرێ؟ زۆرم سازکردنەوە ساڵەکانە ئەلە بۆ کورسیانە دەیبندەی هاوێنی وە لاقی دێشە دەڵە بۆ لاقێشەی شتی چاکە لاقی من چێشی تشتایەکی دیکە ساز دەکەن کاکە حەسەن ساز دەکەم ئەو چوارپیانە ساز دەکەم کورسی لێ بۆ خەڵکی بۆ مەسەلەن بۆ ماڵات پشتوا لەسەر دەدۆشن ئەوەش درمغن درمەق چ کارێکی پێ دەکرێت؟ درمغیش بۆ مەزداوێن جێ پێخر دەکەنەوە گەنمی پێخر دەکەنەوە ئەبوو کاران دەبێ. مامۆستا هێمنی نەمر دەفەرمێ شەوانە ئەو دەمانەی شەو دەگاتە کاتی نیوەی شەو خەڵک نووست و لە چاوی من کە سەردیسان ڕەواندی خەو سکوتێکی بەسام سەر تاسەری ئەم دێیەدا دەگرێ دەڵی هەر زیندەوارێکی
هەیە لەو دێیەدا دەمرێ. خۆشەویستان و ئازیزان بە کۆتایی راپۆرتی ئەوڕۆمان گەیشتین ئەوڕۆ میوانی خەڵکی خۆشەویست و خێنگەرمی ئاوایی لەج بووین. هیوادارم کە راپۆرتی ئەوڕۆمان و بەدڵ بوو بێ. تا دیدارێکی دیکە هەموو لایەکتان بە خودای گەورە دەسپێرم.